دکتۆرە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە بەرزەپەستانی خوێن لە قۆناغی دووگیانیات چییە؟ خۆی هۆکاری سەرەکی ناتەواویە لە هاوڵ منداڵەکە کەوا دەکات بڕێکی کەمتر خوێن لە منداڵدانی دایکەکەەوە بچێت بۆ کۆرپەلەکە، هەروەها دەردانی جژەتەنێک بۆ ناوخێنی دایکەکە، ئەمە وا دەکات بەرزی پەستانی خوێن بەرز بێتەوە. زۆر باشە. ئەو دایکانی کە ئەگەری توشبوونیان زیاترەکەن، ئەو دایکانە دەتوانین ئێمە دابەشیان بکەین بۆ دوو جۆر. لەوانە هەندێک دایکمان هەیە هۆکاری سەرەکی یان هەیە کە بڵین ئەمانە ئەگەریان زیاترە تووشی بەرزەپەستانی خوێن بن لە ماوەی دووگیانێکە. لەوانە ئەگەر هات و خاتونێک خۆی پێشتر بەرزی پەستانی خوێنی هەبووە بەر لە دووگیانەکەی، یاخود خاتونەکە لە دووگیانی پێشتری توش بووە، ئەگەری زۆرە لەم دووگیانیش توش بێ، یاخود خانمەکە نەخۆشی شەکری زۆری یەک یاخود زۆری دوی هەیە، یاخود هەر نەخۆشیەکی درێژخایەنی کلیەی هەیە، و یاخود خانمەکە نەخۆشی مەناعی جسمی هەیە وەکو لوپەس و فۆسفۆلیپید ئەوانە. چەند هۆکارێکی ترمان هەیە کە دەتوانین بە هۆکاری کیمام ناوەند داینین لەوەی کە خانمەکە ئەگەری هەیە تووشی بەرزەپەستان بێت لە ماوەی دووگیانێکە. لەوانە خانمەکە دووگیانە بە دووگیانی یەکەمی یاخود دووگیانی دووەمێتی، بەڵام نێوانی دووگیانەکانی لە 10 ساڵ زیاترە، و یاخود خانمەکە دووگیانە بە دوانە یاخود سیانە، و یاخود یەکێک لە کەسە نزیکەکانی وەکو خوشکی یاخود دایکی تووشی بەرزەپەستانی خوێن بوون لە ماوەی دووگیانێکیان. ئەمانش بە هۆکار دادەنرێن، بەڵام دەکرێت بڵێن کەمترە مەترسیەکانیان لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوەی دایکەکە تووشی بەرزەپەستان بێ لە ماوەی دووگیانەکەی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.